ئێمەوە گەنجانی وڵاتپارێز و ژنانی گەنجی تێکۆشەر ئەو هێرشانەی دەوڵەتی تورکیا شەرمەزار دەکەین و بە هیچ شێوەیە چاوپۆشی لەو هێرشانەی دەوڵەتی تورکیا ناکەین. وا دەبینن ئەمڕۆی ئاسایشی یەکێتی ڕێگریان لەوە کردووە کە ئێمە بڕۆینە ناو قەندیل و هەڵوێستی خۆمان بنوێنی. بەڵێ وا دەبینی ئاسایشی یەکێتی کە ئەمڕۆ ڕێگریان لەو کۆمەڵە گەنجە کردووە ئەو کۆمەڵی چالاکوان و هەتا ئەنتەرناسیۆناڵ لە ئەوروپایشەوە بەشداری ئەم چالاکیە بوو. چالاکیەکی هەم مەدەنیە کە ئێمە وەکو گەنجانی وڵاتپارێز ویستمانە پێشەنگی بکەین، ویستمانە هەڵوێستی خۆمان بنوێنین لە پێناوی ئەو لە هەمبەری ئەو پێشڕەویە دەوڵەتی تورکیا کە هێرشی کردووەتە سەر باشووری کوردستان. بۆیە هیچ کاتێ ئێمە وەک گەنجی باشووری کوردستان لە ئاستی ئەو زوڵما بێدەنگ نابین و بانک لە هەموو گەنجانی پارچەکانی تری کوردستان دەکەین و بانگەوازی بۆ هەموو گەنجانی دەرەوەی ئەوانەی لە دەرەوەی باشووری کوردستان لە پارچەکانی تریش بانگەوازیان لێ دەکەن بەشداری جەنگی ئازادی ببن. بەڵام تۆ لێرە ئەتوانی شتێکی تر بەدی بکەی، ئەتوانی کە بڵێ شەڕێکی ئەعلامی ئەکەن بۆ ڕاکێشانی سەرنجی کۆمەلگا یا ڕاکێشانی سۆزی عاتیفەی شەقام، بەڵام کە دێتە باری واقع و دێتە پراتی هیچ لەگەڵ ئەوەیانی تەنیا بۆ شەڕی ئەعلامات دەرەکەونە سەر تەلەڤیزیۆن. پەیامی ئێمە تەنیا ئەوەیە بانگەوازی لە گەنجانی پارچەکانی تری کوردستان ئەکەین، بە تایبەتی باشووری کوردستان کە وەرن بەشداری جەنگی ئازادی بشن. We are people from civil society who just want to support the peace and freedom in Kurdistan for our Kurdish brothers and sisters. That's all. ئێمە چالاکوانی چەندین کۆمەڵگای جیاوازین کە هاتوین بۆ ئەوەی سۆلیداریتی و هاوخەمی و هاوکاری خۆمان بۆ کورد براکورد و خوشک و براکوردەکانمان دەربڕین. Since we arrived, the KRG has stopped us in all the possible ways. They locked us in our hotel. Now we are not allowed to get in Kandil. We are here for a good action. لەو کاتەوەی لێرەین دەسەڵاتی حکوومەتی هەرێم بە چەندین ڕێگای جۆراوجۆر هەوڵی داوە ئێمە لەوە بوەستێنێ کە بۆی هاتوین. ئاخر جاریشیان ئەوەیە کە دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێم ناڵن ئێمە بچین بۆ ناوچەکانی قەندیل. We are very worried about the tension between the different Kurdish organizations and parties, and we want to promote the dialogue between the different parties. ئێمە زۆر لە ناکۆکی نێوان لایەنە سیاسەکانی کورد ڕاستەکەی نیگەرانی زۆرە ترسین لەوە ببێتە هۆی شەڕ و ئێمە ئەمانوێ پرۆمۆتی ینی بڵین ببین بە هاوکارێک بۆی دایلۆکێک لە نێوان ئەو پارتە جیاوازانە دروست بێت.